خەڵکێکی زۆر هاتبوو کە جێگەی نەبوو ناچار بوون لە ماڵەکانە جێگەیان بکەینەوە کە ئەمە کاڵێن کەلار میێوان دۆستە ئەمە یەکێک بوو لەوانەیە کە سەلمێنەری ئەو ڕاستیە بوو. ئامارەکانی پێنجڕۆژی فیستیڤاڵی بازار لە کەلار چۆنچۆنینن چەند گەشتیار سەردانی فیستیڤاڵەکەی کردووە لە ماوەی 5 ڕۆژەدا؟ بەڵێ حەوت گروپی گەشتیاری حەوت گروپ لە ڕێگەی کۆمپانیا نووسنگەکانەوە گەشتیاریان هێناوەتە گەرمیان. ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر ڕێژەی هاتنی گەشتیار لە دەرەوەی گەرمیان زۆر بوو و حاڵەتێک بوو کە لە ئوتێل و مۆتێلەکانە هەموو پڕ بوون جێگە نەما بوو خەڵکێکی زۆر هاتبوو کە جێگەی نەبوو ناچار بوون لە ماڵەکانە جێگەیان بکەینەوە کە ئەمە کاڵێن کەلار میێوان دۆستە ئەمە یەکێک بوو لەوانەیە کە سەلمێنەری ئەو ڕاستیە بوو. ئەم ساڵ ئەم 5 ڕۆژە 200,000 کەس سەردانی ئێرەی کردووە. ئەو سەردانی کەرانە لە ناوەوەی گەرمیان و دەرەوەی گەرمیانیش بووە لە ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراقەوە لە ئێرانەوە خەڵکاتووە. گروپێکمان لە پارێزگای ورمیەوە هاتبوو بۆ ئێرە لە هەڵەبجە و سلێمانی و دەربەنی خان و شارەزور و شوێنەکانی ترەوە هاتبوون زیاد لە 1900 هەلیکار ڕەخساوە لەم 5 ڕۆژە بای ملیارێک و 900 ملیۆن شتومەک و کاڵا ئاڵوگۆڕی بازرگانی پێکراوە ئەم 5 ڕۆژە کەواتە لێرە حرەکەیەکی بازرگانی جموجوڵێکی بازرگانی باش دروست بووە لە سنوورەکەیە. ئەو خەزخانانەی کە هاتبوون لێرە پشکنینیان بێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی سنوورەکە کردووە زیاد لە 3250 پشکنینی بێ بەرامبەر کراوە. ڕێژەی بەشداربووی خانمان ژنان لێرە ئەمساڵ 132 بووە لە ڕێژەی ئەوانی کە بەشدار بوونە لێرە 225 شوێنی کار لەم فێستیڤاڵە ئەمساڵ وجودی هەبووە 300 خاوەن کۆمپانیا و براند و کار لێرە تەواجدیان هەبووە. ئەمە عنی ئەم فێستیڤاڵە ئەمساڵ جیاوازیەکەی لەگەڵ ساڵانی پێشوە ئەوەیە کە ڕێژەی ئاڵوگۆڕی کاڵا زیاتر بووە لە ساڵپار بۆ ڕێژەی بەشدار بوو زیاتر بووە لە ساڵی پاروە خەڵکێکیش لە جیاوازە ساڵانی پێشووتر لە کەلار ماوەتەوە کە ئەمە ئێمە هەدەفەکەمان ئەوەیە کە بتوانین خەڵکی دەرەوەی گەرمیان بێنین لێرە ئاشنایان کەین بە بازارمان بە ئوتێلمان بە ڕێستۆرانتەکانمان بە خەڵکی ناوچەکەمان ئەوە هەدەفی ئەساسی ئێمە بووە پێم وایە سەرکەوتوو بووین لەو خاڵەیە ئینشاڵڵا هەوڵە دێن بۆ ساڵانی داهاتوو فەرەوانتری بکەین و گەورەتری بکەین.